موژدە بە گوێرەی نووسینی مەتا بەشی شەشەم. هۆشیار بن لەوەی لە بەرچاوی خەڵک کاری ڕاست و دروستیتان بکەن تاکو بتان بینن. ئەجینا پاداشتان نییە لە لای باوکتان لە ئاسمان. بۆیە کاتێ خێرێک دەکەیت لە پێش خۆت زوڕنا لێمەدە وەک دوو ڕوان کە لە کەنیشت و سەرشەقامەکان دەیکەن تاکو لەلایەن خەڵک ستایش بکرێن. ڕاستیتان پێدەڵێم ئەوانە پاداشتی خۆیان وەرگرت. بەڵام تۆ کە خێرێک دەکەیت مەهێڵا دەستی چەپت بزانێت دەستی ڕاستت چی دەکات تاکو خێرەکەت بەنهێنی بێت، باوکیشت کە لە نهێنیدا دەبینێت پاداشتت دەداتەوە. کاتێ نوێژ دەکەن وەک دوو ڕوان مەبن. ئەوان حەز دەکەن بە پێوە لە کەنیشت و سووچی شەقامەکان نوێژ بکەن تاکو بۆ خەڵک دیار بن. ڕاستیتان پێدەڵێم ئەوانە پاداشتی خۆیان وەرگرت. بەڵام تۆ کاتێ نوێژ دەکەیت بڕۆ ژوورەکەت و دەرگا لەسەر خۆت دابخە. نوێژ بکە بۆ باوکت کە لە نهێنیدایە، باوکیشت کە لە نهێنیدا دەبینێت پاداشتت دەداتەوە. کاتێ نوێژ دەکەن وەک بتپەرستان چەنەبازی مەکەن، چونکە وا دەزانن بە زۆر وتنیان گوێیان لێ دەگیرێت. بۆیە وەک ئەوان مەبن، چونکە باوکتان دەزانێت پێویستیتان بە چییە پێش ئەوەی داوای لێ بکەن. بەڵام ئێوە ئاوا نوێژ بکەن. ئەی باوکمان لە ئاسمان، با ناوت پیرۆز بێت، با پاشایەتیەکەت بێ، با خواستت لەسەر زەوی پەیڕە و بکرێت وەک لە ئاسمان. نانی ڕۆژانەمان ئەمڕۆژ بدەرێ، لە گوناهەکانمان خۆش بە وەک ئێمەش لە قەرزارەکانمان خۆش دەبین. مەمان خەرە تاقیکردنەوە، بەڵکو و ڕزگارمان بکە لە شەیتان. ئەگەر گەردەنی خەڵکی لەبەر خراپەکانیان ئازاد بکەن، ئەوە باوکی ئاسمانیشتان لێتان خۆش دەبێت. بەڵام ئەگەر گەردەنی خەڵکی ئازاد نەکەن، ئەوە باوکیشتان لە گوناهەکانتان خۆش نابێت. کاتێ بە ڕۆژوو دەبن، ڕووگرش مەبن وەک دوو ڕوان، چونکە ڕوویان دەگۆڕن تاکو بۆ خەڵکی دەربخەن کە بە ڕۆژوون. ڕاستیتان پێدەڵێم ئەوانە پاداشتی خۆیان وەرگرتووە. بەڵام تۆ کە بە ڕۆژوو دەبیت، سەرت سەور بکە و دەم و چاوت بشۆ تاکو بۆ خەڵک دەرنەکەوێت کە بە ڕۆژوویت، بەڵکو بۆ باوکی نهێنیت. باوکیشت کە بە نهێنی دەبینێت پاداشتت دەداتەوە. لەسەر زەوی گەنجینە بۆ خۆتان کۆمەکەنەوە، لەوێ مۆرانە و ژەنگ تێکی دەدەن، دز دەیبڕێت و دەیدزێت. بەڵکو گەنجینە بۆ خۆتان لە ئاسمان کۆبکەنەوە، لەوێ مۆرانە و ژەنگ تێکی نادەن، دزیش نایبڕێت و نایدزێت. چونکە گەنجینەت لەکوێ بێت، دڵیشت لەوێ دەبێت. چاو چرای لەشە. ئەگەر چاوت ساغ بێت، ئەوە لەشت هەمووی ڕووناچیە. بەڵام ئەگەر چاوت خراپ بێت، ئەوە هەموو لەشت تاریک دەبێت. بۆیە ئەگەر ئەو ڕووناچیەی لە تۆدایە تاریکی بێت، ئاخۆ دەبێت تاریکی چۆن بێت. کەس ناتوانێت کۆیلایەتی دوو گەورە بکات، چونکە ڕقی لە یەکێکیان دەبێتەوە و ئەوەی دیکەی خۆش دەوێت، یان دەست بە یەکێکیانەوە دەگرێت و ئەوەی دیکە پشتگوێ دەخات. ئێوەش ناتوانن کۆیلەی خودا و پارە بن. بۆیە پێتان دەڵێم بۆ ژیانی خۆتان نیگەران مەبن کە چی دەخۆن و چی دەخۆنەوە، یان بۆ لەشتان چی دەپۆشن. ئایا ژیان لە خواردن گرنگتر نییە؟ یان لەش لە پۆشاک؟ سەیری باڵندەی ئاسمان بکەن، نەتۆو دەکەن و نەدروێنە و نە لە ئەمبار کۆ دەکەنەوە. لەگەڵ ئەوەشدا باوکی ئاسمانیتان بەخێوی دەکات. ئایا ئێوە لەوان بەنرختر نین؟ چێ لە ئێوە ئەگەر نیگەران بوو دەتوانێت یەک کات ژمێر لە تەمەنی خۆی زیاد بکات؟ هەروەها بۆچی خەمی پۆشاکتانە؟ سەیری گوڵاڵەی چێڵگە بکەن چۆن گەشە دەکات. نەخۆی ماندوو دەکات و نەدەڕێسێت. بەڵام پێتان دەڵێم
تەنانەت سلێمانیش لەو پڕیش کۆمەندیدا وەک یەکێک لەوانەی نەپۆشیوە. ئەگەر خوددا جیای چێڵگە ئاوا بپۆشێت کە ئەمڕۆ هەیە و بەیانی فڕێ دەدرێتە تەنورەوە، ئایا ئێوە زیاتر نین تا پۆشتەتان بکات ئەی کەم باوەڕینە؟ جاخەم مەخۆم بڵێن چی بخۆین یان چی بخۆینەوە یان چی بپۆشین، چونکە هەموو ئەمانە نەتەوەکان هەوڵی بۆ دەدەن. باوکی ئاسمانیشتان دەزانێت پێویستیتان بە هەموو ئەوانە هەیە، بەڵکو یەکەم جار داوای پادشایەتیەکەی خوددا و ڕاست و دروستیەکەی بکەن، هەموو ئەمانەتان بۆ زیاد دەبێت. بۆیە خەمی بەیانی مەخۆن، چونکە بەیانی خەمی خۆی دەخوات، هەر ڕۆژێک خراپی خۆی بەسە.